دادگاه بلندا فدرالیا عراق هر عراق دمینین اف پرزگریکین عراق به هرما کردستان را کوچار سر ناکه پرسندن جهنه چندین جارن پاش د خسکالای که کو داوی جوین دکابو بریاردان لسر سکالای که کو برا دستکرنا پره بشخوراکا 18 سالن ولاتیان هرما کردستان به بغداد هاتیه تو مارکرن پره 18 سالان داخواز دکه او پره یکنگ یک 2004 حتی 30 ایلونا 2021 داخواز دکه لگوری خشته کومبونن دادگاه بلندا فدرالیا عراقی جوینا ایرو دادگاه بو بریاردانا داوی بو لسر ویتانه کو نزیکی ساله که ل دادگاه ته گوتو بیش کرن ام بزانین کو سکالاج عالیه برایوبر کمپانیا گشتیا بازرگانیا خوراکا حکومت فدرالیا عراق و دیجی وزیر بازرگانی هرما کردستان هاتیه تو مارکرن بو وگراندنا برای نزیکی 18 سال بشه خوراکا مهانه کو جوالاتین هرما کردستان هاتیه ورگرتن وک ما بحث کرد 2004 حتی 2021 مهانه برای بریکارن دا بشکرنا خوراک بو هر اندام مالباته که 500 دینار هر مالباته که 500 دینار جت ورگرتن و اف پره وک جهگرا پره کریا و گوهاستن و هلگرتنا وان خوراکانه کو وزارت بازرگانی هرما کردستان وهاد بینه د استوی و د حکومت فدرالی عراق د وی درباره د ام زیاتر گوتوبیج لګل میوانه که خوا بکن او جی رزدار کمال مسلم نوزاد شیخ کامل ببوره رهبر گشتی بازرگانی وزارت بازرگانی هرما کردستان تو بخیراتی که نوزاد سپاس و آماده بونا و دادگاه فدرالی عراق ایرو کوم دبول سروی کومه دگو چندی جاران پاش خستیه بله انجام اگجی درکتیه بله سپاس هلو قاعدارن امر دادگاه فدرالی دانش لسر او دعوای که لسر جنابی وزیر ایما کراوه چند جاره جلسانه دوا دخله بلام امام رونیونری خومن وکو پارازری وزارت من نرد نو محکمه بس پاسوا او دعوای رد کرایو ولا برجواندی وزارت بازرگانی حکومت هرمی کردستان کوتای پیات تواو یک جاری کابو بدالی هات افسکاره قابل طعنی جنی نخیر به یک جاری خلاص اوان دعوای پاره 2004 تا 2022 کنه من 2022 اتفاق من کرد و پاره که من انسان گرند تو 2000 هنگو 21 ماه جوت ماه 2022 رکفتن که تاریخ اما خومن پاره من دعوا و تاریخ به دعوا پاره که من دعوا برواره و پاره داینه بله بله آها به وی آوایی ماهانه چند پاره تکوم کردن یه اما زیاد ل 2 میلیارد دینار دیت کوکرنا ولا هاولاتیان او 2 میلیارد استدینا و حکومتی ناون لبرانبر ده اوانش پاره مناقله و پاره مکافآتی فرمانبر و صیانش به تمام بیدن پیمان اما لرابردو ده که 2004 کو پاره من نردو بو اوان هیچ پاره که نده به اما لو پاره که ور من نقل هاولاتی پاره کری گواستنوی خوراک و صیانه مخازنکان و مکافاه فرمانبر و هنده پیداویستی لان حکومت هرم کردستان و من دابین کرا بوی او پاره دچو سر وزارتی دارایی هرم کردستان بله از باره ما چند حساب بانکیش بکنه که بزانن هفکاری من علی کار بنم بگوهرن و لا پاره بزانین کو اف یا کو هاتیه کرن لکت گشتن یا داشت لکت گشتن دنا برا هر دو وزارت آن داکو دماخو که کمال مسلم بخوا وزیر بازرگانی پیشتر بیش از هرما کردستان و علا جبوری وزیر ودمه بازرگانی عراق امضا کربون بوده که پره بشه خوراک مهانه بو ولاتین هرما کردستان کوته ورگرتن و گرن با حکومت عراق و که نوزاد جی بحثی کری بوده که بکم کرنا وی پره و 4 هجمارن بانکی داینه هر یک لپارزگاه که از بارم نخیر است سلیمانی یک پاره یک اجباری بانکیان بس لهولیت کردوتو بس من گانه پاره کدین سلیمانی له دوه کدین جربو ال حسابی خو حسابی کدای دنینو راستی بغداد کن به پیشتر بریار بو 4 بینه بله لبر وی بانک نشته آماده نکرد ولا شرکت تر بو تا است هر هولیت پاره کن تسلیم نکرد هر هولیت تسلیم کردن اف پاره جیبوچی لگوری یا داشته یا هجمارا کا بانکی کوت بکرین له هولیره بو که اپراتیو دا بکم کردن او پاره تشاندن بو بله دت وزارت بازرگانی وزارت بازرگانی عراق باشه که بین سر پرسا کادن ده هر گردای و پرسا خوراک و بشا مهانه پیشتر بریار هبو کو پارا مهانه چند ماده دنجی بین زیده کرن
بەڵێ لە ڕابردوودا هەر 4 مادە هەبوو، بەڵام لەم دوایەدا نیسک و فاسۆلیا و لەتکەنۆکیشیان زیاد کردوانێ. ئێستا تقریبان 7 مادە دەدەن مانگانە، وەکو هەموو عێراق، لە هەموو عێراقش بەو شێوەیە دابەش دەکرێت. تا ئێستا 7 بەشە خۆراک بە تەواوەتی دابەش کراوە، بەشی هەشتەمیش لەم ڕۆژانە دەست پێ دەکەین بەنسبەت ئاردیشەوە. تا ئێستا 6 بەشە ئارد دابەش کراوە لە هەموو عێراق، بەشی حوتەمی ئینشاڵڵا لە نزیکانە دەست پێ دەکرێت دەویش. بەڵێ بودجە 2023 دا و سەبارەت پسوولای خۆراکێک و پشکا هەرێما کوردستانی هاتیە دیارکردن هێشتا بودجە ئەف ژی مژارێکمان پێشترژی بەحس کرد بەریاوێ مژارێک و هینە حکوومەت عێراق پێوە پابەندینە جێبەجێ بکە. ئەف یەک ji wan da xalana ku di nava budcê de heye 509 تریلیۆن و ملیار و 686 میلیون و 138 هزار دینار دکن بو وی پروسه به تمامی اخوایا کو پر پیوسته هر ج دابین کرنا خوراک و چه کرنا پسوله و حتی داویا پسوله اخوا بریار بو اف پسوله دابش کرنا آهن خوارنه مهانه ج کاغذی ج شوازی کلاسی به الکترونی نه بگشت چه قناقه که اولش لقناقه ده سل دوق دستمان فکر ولا صدانه تو 5 بروجوری توبوا همو او هاولاتیانی که او بسڵی خۆراکیان هەیە دەچن نیژنەمان پێکێنا لە گەڕەکاندا دەچن لە ژنەیە ئەپلیکیشنێک کراوەتە لە مۆبایلدا ڕسمی دەگرن و ئەو خێزانە بە کاملی دەچێتە ناو ئەو زانیاری و کارتێکیان بۆ دەنێنێ لەو کارتەکە ئەلکترۆنیە تقریبا ئێستا لە دووهۆک ئەتوانین بڵێن قۆناغەکانی کۆتاییدایە دەست پێکەین لە یەک دوو کۆبوونەشمانە سلێمانی و هەولێر کردووە بە تەمان ئینشاڵڵا نزیکتی کاتە کەی کارتەکانمان بۆ گەڕایەوە لە ڕێ بریکارەکانی خۆراکەوە دابەشی دەکەین بەسەر هاوڵاتیاندا و کاتیشیان بۆ دیاری دەکەن بۆ هاتن بۆ سەردانیان بۆ بتوانین ئەو ناوانە بچن ناو ئەو ئەپلیکیشنەوە. بەڵێ کاک ناوزاد ئەوە شەیمانە بەحسی کردی گەشە پێشڤەچوونێک و بەژاندنێک هەیە دووارێ بەو گواردنا بازرگانیە لەگەڵ هەرێما کوردستانێدا ئەف ژ چ و کەنگی وەرە هاتیە چێ بووە؟ کارنامەی کابینەی نۆهەم لە سەرەتای دامەزران دروستبوونیەوە تا ئێستا بەردەوامێکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە چۆن بتوانێت گەشە بە بواری بازرگانی بدا، چ بازرگانی ناوخۆ چ بازرگانی دەرەکی. بۆیە لەو ڕوانگەیەوە هەنگاوی باشی ناوە بە ئەویش بەوەی یەکەم بە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات بۆی بتوانین اعتماد نەکەین سەر نەوت تەنها اعتمادکەین سەر کشت و کاڵ سیاحە و پیشەسازیش. بۆیە لەم ڕوانگەیە لە بەشی ئێمە وەکو وەزارەتی بازرگانی کە بریتێ لە بازرگانی و پیشەسازی ڕۆڵێکی زیاتری پێدراوین و کارگە پیشەسازەکان لە هەوڵدان کە گەشەیان پێ بدەین ئەو بربەستانەی کە بەردەم گەشە پێدانی پیشەسازی زیادی لای بین بۆ ئەوەی بتوانین زیاد بکرێ بازرگانەکانیش بۆ هەوڵ بدەین فراوان بێن بە ئاڕاستەیە کە لە خزمەتی هەرێمی کوردستان بێت. زۆر باشە کەواتە بکورتی ئەگەر کاک ناوزاد شاندنا ژهرێمە کوردستانی ژی بوو دەربە ژمارەك جەموای هەیە بزانین چ قازیدا بووە؟ بەدڵنیاییەوە لە ئێستادا لە زیادبووندا ڕۆژە دوای ڕۆژ خودی سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسعود بارزانی ئێستا لەسەر خەتە لەسەر ئەوەی کە چۆن بتوانێت ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆیان زیادن بینێرە دەرەوە بازاڕیان بۆ خۆی بازاڕیان بۆ پەیدا دەکات کە دەچێت لەگەڵ ئەو شانداناندا دەنیشێت سەردانی وڵاتان دەکات یەکێ لە داواکانی ئەوەیە چۆن بتوانێت پەرە بواری بازرگانی باشە ڕێزدار ناوزاد شێخ کامل گەلێک سپاس بۆ ئامادەبوونەوە ڕێگەبەری گشتی بازرگانی هەرێما کوردستان سپاس بۆ ئامادەبوونەوە.